ئایا بێئومێدی زەبیعی هێنایە باشوور بیر لەوە دەکەنەوە کە ئەینی چەشنی حیزبی دموکراتی کوردستان لە ئێران پارچەی ئێرەش دروست کرد کە زەبیحی دێتە ئێرە لە 47 نوعێک دژایەتیک لەگەڵ پارتی دەست پێ دەکات سەرتاسەری چاولێکردن ئەو کۆزمۆپۆلۆتیەی کە ساڵی 56 و 57 زەبیحی بەگژی داچەوە لە کوردستانی سووریا ئەو دەمیش لێ ئەو دەردە بوو بە باو زەبیحی بە درێژایی مێژووی کە هاتە ناو پارتی دموکراتی کورد لە عێراقێش لە کوردستانی عێراقیە کە چوو بۆ پارتی کوردی سووریا و پارتی کوردی سووریان دروست کرد لەگەڵ خەباتجێڕانی کوردی سووریا ڕۆژێک لە ڕۆژان دەستی لەو مەبدەئەی خۆی هەڵنەگرت. بەرنامەی ڕوودا و مێژوو شەوی سێشەممە کاتژمێر 9:05 لە NRT-ەوە پێشکەشتان دەکرێت.